هەر دایک و باوکێ خەمی پەروەردەکردنی مناڵەکەی بێت، هەر دایک و باوکێ دڵسۆزی مناڵەکانی بێت، دڵسۆزی کوڕەکەی بێ، ماتۆڕی بۆ ناکڕێت. ماتۆڕی بۆ ناکڕێت بە تایبەت ئەوانەی کە بۆ کەسابەت بەکاری ناهێنن. تۆ ئەگەر باوکێکی دڵسۆز بیت، چۆن کوڕێکی 14 ساڵان و 15 ساڵانت هەڵەدەیتە سەر ماتۆڕێک کە ڕەنگە بەڕاستی بەلاشەیەکی سڕەوە بۆت بێتەوە، ڕەنگە بە کوتکرایی بۆت بێتەوە، ڕەنگە خۆی ببێتە هۆکاری مردنی خەڵک بتەوێت. ئەمە خەمسادی دایک و باوکە. یعنی جاری وا هەیە 4 کەس ئەم قژلولەکان بە تایبەت باشە 4 کەس لەسەر ماتۆڕێکن، کۆڵان بە کۆڵان زیگزاگ بە ماتۆڕاکەن، خۆیانەکەن بە بینی سیارە و بە بینی خەڵکو لە ناو بازاڕە خەڵک ئیزعاجەکەن. ئەمانە دایک و باوکیان هەیە، ئەمانە برایان هەیە. یعنی باوکێک ئەوە نەبێ دەسەڵات بێ، نەتوانێت جڵەوی کوڕەکەی خۆی بگرێت، نەتوانێت یعنی کوڕەکەی خۆی ڕاگیر کات. من چی لێ بکەم کاکەگیان؟ باوکی خۆی ماتۆڕی بۆی کڕیوە و بەڕڵای ناو ئەو کۆمەلگای کردووە، ئەڵێ کوڕ بۆ خۆت چی بیکە بەستا کۆڵم بەرەوە تەواو. تربیەتەکەی تربیەتێکی جوان نییە. ئەمە ئەو گەنجانی کەوا بۆ کەسابەت بەکاری هێنن، ئەمە ئەو گەنجە بەڕێزانی کە دلیڤەری پێکەن، ئەو گەنجە بەڕێزانی کە بۆ سەر دوکانە ڕۆن و ماتۆڕێکیان کڕیوە، ئەمانە بەڕاستی ئەبێ بە ئوستوب و شێوازێکی جوان لی بخورن، خەڵک عەزیەت نەدون و خۆشیان عەزیەت نەدەن. بەس ئەوانەی ترکەوا بۆ پۆزە، ئەوانە بێ لایەنی پەیوەندیدار خۆی هەستێت ئەو ئەرکە جێبەجێ بکات.